جرا بەدەنا تا جاوێتەیە تو کەس قەندیلێ پێناخێ و دانایە جەهەکی بەشارتی ئانیژی ناخێ بن مەلکەبێ لێ داتینێ سەر شەمدانێ داین بۆ دەکەون هەندور و ڕۆناهیێ ببینن جرا بەدەنا تا جاوێتەیە ئەگەر جاوێتە ساغڵەم بێ هەموو بەدەنا تا ژی دەبێ ڕۆناهی لێ ئەگەر جاوێتە خەراب بێ بەدەنا تا ژی دەبێ تاڕی ئیجار هەیش وە هەبە بۆ ڕۆناهیە ددلێ تە دە نەبێ تاڕی ئەگەر بەدەنا تا هەموو ڕۆناهی بێ و تە دەرا تاڕی تە نەبێ ئەو هەموو وسا ڕۆناهی دەبێ وەکو قاندیلێک بشەوقا خوا تا ڕۆناهی دکێ پرتوکا پیرۆز ئەنجیل سلااو و ڕێز خوشک و براین هێژە